دەمیرتاش ئەو پیاوەی کە زیندان نایوەستێنێت لە قۆناغی ناوەندیدا مامۆستای خوێندنگەکەی ئامۆژگاری دەکات توخنی سیاست نەکەوێت چونکە تەونەکانی سیاست ئاڵۆز و پێچاوپێچن بەڵام مامۆستاکەی نەیدەزانی تەون و دا و زیندانەکان توانای وەستاندنی ئەمیان نییە. سەلاحەددین دەمیرتاش سیاسەتمەدارێکی کوردە و خەڵکی باکووری کوردستانە. لە ساڵی 1970دا لە شارۆچکەی پاڵۆی سەر بە پارێزگای خارپێتی لە دایک بووە. باوکی ناوی تاهیر و دایکی ناوی سادیەیە. خاوەنی 7 برا و 1 خوشکە. ئەو کاتی دەمیرتاش لە خوێندنگە بوو ناڕەزایەتیەکی گشتی دژی زوڵمەکانی سەدام حوسەین بەرامبەر بە کورد بەرپا بوو. ئەو ناڕەزایەتیە سەرنجی دەمیرتاشی ڕاکێشا و بۆ یەکەم جار بەوەی ئەو خۆپشاندان و دروشمانەوە کە بۆ پشگیری شاری هەڵەبجە لە باکوور بەرزکرانەوە بۆی دەرکەوت کە ئەویش سەر بەو گەلەستەم لێکراوەیە. هەرەو کاتە مامۆستاکەی ئامۆژگاری دەکات کە هەرگیز نزیکی سیاست نەبێتەوە، بەڵام دەمیرتاش بە دزی مامۆستا و خانەوادەکەیەوە بڕیاریدا گوێ بۆ گۆرانیە کوردیەکان بگرێ و ئەوڵ بدات زیاتر گەلەکەی خۆی بناسێت. کاتێکیش دەچێتە زانکۆ سەرەتا لە بەشی دەریاوانیدا دەخوێنێت، بەڵام لەو کاتەدا ڕووداوێک ڕوودەدات. یەکێک لە براکانی بە تۆمەتی ئەندامبوودی لە ڕێکخستنەکانی پەکەکەدا دەستگیر دەکرێت. خانەوادەی دەمیرتاش پارەی گرتنی پارێزەریان بۆ کوڕەکەیان نابێت. ئەم ڕووداوە دەبێتە داخێک لەسەر دڵی دەمیرتاش و بڕیار دەدات بەشەکەی بگوازێتەوە بۆ بەشی یاسا و خۆی ببێتە پارێزەری ئەم گەلە. پاشتەواوکردنی زانکۆ دەمیرتاش وەک پارێزەرێک دەگەڕێتەوە شاری ئامەد. لەوێ دەبێتە ئەندامی کۆمەڵی مافی مرۆڤ و لەو کاتە بەدواوە چالاکیە مەدەنیەکانی ڕۆژ بە ڕۆژ ڕوویان لە زیادبوون کرد. دەمیرتاش و دامەزراندنی هەدەپە. لە ساڵی 2012دا دەمیرتاش و هاوبیرەکانی بە مەبەستی پێگێنانی بەرەیەکی بەرفراوانتر لە چین و توێژە جیاوازەکانی کوردستانی باکوور و وڵاتی تورکیا حیزبێکیان بە ناوی پارتی دیموکراتی گەلانەوە دامەزراند. دەمیرتاش لەگەڵ فیگەی یوکسەکداغ لە 22 حوزەیرانی هەمان ساڵدا وەک هاوسەرۆکی هەدەپە هەڵبژێردران و لەلایەن حیزبەکەیانەوە لە ئابی 2014دا وەک بربژێری پۆستی سەرۆک کۆمار دیاری کران. لەم قۆناغەدا ڕاستەوخۆ لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆک و دامەزرێنەری ئاکەپە و سەرۆک وەزیری 12 ساڵی ڕابردووی تورکیا کەوتە ڕکابەری ڕاستەوخۆ. هەرچەندە لەو ڕکابەریەدا سەرکەوتنی بەدەست نەهێنا و وەک سەرۆک کۆماری تورکیا هەڵ نەبژێردرا، بەڵام لە سەردەمی بانگەشەی هەڵبژاردندا توانی سەرنجی زیاتری کۆمەلگە و میدیای تورکیا بۆ لای خۆی و حیزبەکەی ڕابکێشێ و ڕێژەی 9.76 دەنگەکانی بەدەست هێنا. هەر ئەم چالاکیەی دەمیرتاش و فراوانبوونی قەبارەی حیزبەکەی وای کرد لە ڕۆژی 4 یانزەی 2016دا لەگەڵ فیگەن یۆکسکداگی هاوسەرۆکی هەدەپە و 13 پەرلەمانتاری دیکەی هەمان پارت بە تۆمەتی هاوکاریکردنی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەستگیر دەکرێن و تا ئەم ڕۆژ لە زینداندایە. بەڵام ئەوەی سەیرە ئەوەیە دەسەڵاتی تورکیا دەمیرتاشی سیاسەتمەداری دەستگیر کرد، بەڵام دەمیرتاشی نووسەر و ئەدیبی ئازاد کرد. دەمیرتاش هەر لەگەڵ زیندانیکردنیدا دەستی بە خوێندنەوە و نووسین کرد. خۆی دەڵێت کاتێک سیاست بارمتە بێت توانای نووسین چالاک دەبێت. من کاتێک لە دەرەوە بووم کاتم بۆ نووسین و خوێندنەوە کەم بوو، بەڵام ئێستا ئەوە دەکەم کە خەونم بووە. هەروەها لەبارەی ئەدەبیاتی زیندانەوە دەڵێت ئەو ئەدەبیاتەی ئەمڕۆ کورد خاوەنیەتی بەشێکی زۆری بەرهەمی زیندانەکانە. هەر بۆیە ئێمەش درێژە پێدەری ئەو ڕێبازە ئەدەبیە دەبین. دەمیرتاش تاوەکو ئێستا لە زینداندا 4 کتێبی بەناونیشانەکانی سەحەر، لەیلان، دەوران، ئەفسون بە چاپ گەیاندووە کە لە ڕۆمان و کۆمەڵە چیرۆک پێک هاتوون. یەکەمین کتێبی دەمیرتاش لە زینداندا کە بەناونیشانی سەحەر نووسی لە لیستی ئەو کتێبانەدایە کە زۆرترین فرۆشیان هەیە و وەرگێڕدراوەتە سەر 14 زمانی جیاواز. کتێبەکانیشی لەلایەن وەرگێڕی لاو فەرهاد چۆمانیەوە کراونەتە کوردی سۆرانی. بەدەر لە کتێب دەمیرتاش لە زینداندا چەندین وێنەشی کێشاوە و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاوی کردوونەتەوە. بەم جۆرە دەمیرتاش لە کار و چالاکی خۆی نەوەستا و زیندان نەیتوانیوە بۆ ساتێکیش بێ ئومێدی بکات. کاتێکیش لە فەڕەنسا دەمیرتاش
باڵێورا بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبڵی ئازادی هەر لە زیندانەوە لەسەر ئەم بابەتەوتی زۆر بە باوەڕ و گەرم و گوڕیەوە دەڵێم ئەو جێگایەی کە میلەتەکەم بۆی داناوم لە دڵی هەموو کوردێکدا ئەوە گەورەترین خەڵاتە بۆ من لەلایەن میلەتەکەمەوە خەڵاتی خۆم وەرگرتووە ئیتر پێویستم بە هیچ خەڵاتێکی تر نییە.